هاوڕێیانی خۆشەویست سڵامتان لێبێت، هیوادارم کە خاس بن و ڕۆژ و ڕۆژگارتان بە خۆشی تێپەڕکان. ئەمڕۆ هاتکینە سەخەممەتان گەرەکمانە سەبارەت بە بوتاکس و چاولێگەری و عەمەڵگەلێ زیبایی باسکەین. بۆچە ئەو نەفرە و بووگەسەوە، بۆچە خاتوونەکانمان لە قیافەی خۆیان ڕازی نین و حەزەکەن تەغیر ئیجادکەن لە قیافەیانە، حەزەکەن فرەتر عەمەڵکەن، نە عەمەڵێکە نورماڵ بێ، عەمەڵگەلێ فرە و فرە. و ئەمەیکە بۆچە فرە و بووگەسەوە، بۆچە چاولێگەری هەست لەسەر مۆزوع و باس و بابەتە، بۆچە مناڵەکانمان فێر ناکەین کە خۆیانیان قبول بێ کە گەین بە سن و ساڵی جوانی، بۆ چهرە و قیافەی خۆیانیان قبول بێ و حەز لە قیافەی خۆیان کەن. ئەوە حەز نەکەن کە دەستکاری دەموچاوی خۆیان کەن، دەستکاری لەشی خۆیان کەن. هەروەک ئەزان لەم ڕۆژگارە ئێمە فرە بووگەسەوە ئەم جریانە بۆمان و خاتوونەکان فرە حەز ئەکەن بەوەی کە جوانکاریە بێش ئەز حەد ئەنجامن لەسەر جەسە و دەموچاوی خۆیانە. هەروەم بۆ نەسێ مێمان خۆشەویستمانەس حەزەکەم بڕین بۆ لای مێمانەکانمان، ئەوان بیر و باوەڕ خۆیان بێژن بۆ ئێمە بزانین نەزەر ئەوان چەست. فەرموون چین بۆ لای مێمانەکانمان. بەخێر بێن خاتوون. خۆت بناسە پێمان. من فەرناز کەسۆتارە متەوەلد هەشتا. بەخێر بی. خاتوو فەرناز بیر و باوەڕی تۆ سەبارەت بە عەمەڵگەلی زیبایی چەست؟ عەمەڵگەلی زیبایی یانێ بنیامێ ئەو عەمەڵگەلە ئەنجامات کە واقعەن باوەڕی بەخۆی نییە، یانێ ئەچێ گونانێ یا هەر کارگەلێ ترەکە عەمەڵ زیبایی ئەنجامات لوتی ئەماڵەکات. چەندێ موافقی خۆت تەک ئەم کارە؟ تا چ ڕادەیەک خاسە، تا چ ڕادەیەک لەوەی تر زیاتر خراپە بەرەو خراپەچێ؟ تا حەد مەعموڵی بێت، یانێ ئەگەر عەمەڵێک ئەنجامە کە زیبایە یا فقط بۆ لوتی ئەنجامی با یا فقط بۆ گونەی ئەنجامی با، نەکە کۆلا بڕێ خۆی فرە و بووگەسەوە هەروواکە ئێژن خۆیانە نەژێر عەمەڵ و یەکسەرە خەریک جەڕاحی زیبایی و بوتاکس و نەزانم گونۆ و تەزریق ژێل و تەزریق ژێل بۆ لەبوو گونۆ هەرچی شتە خەریکن ئەنجام ئان قیافەکان بەرەو یەک قیافە بوون خەریکە ئەچێوانیە. بەڵێ ئێمە فراماوێنین بە تایبەت لە نەسڵی جوانمانە کە خەریکن فرامان ئەنجامان. دلیلی چەست هۆکاری ئەمە چەست؟ دلیلی یانێ خانوێ ئەنجامی ئات ڕەفێقن بەیەکە و ڕەفێقەکە ئێژێ بە ئەودانەکەیتە توش بێرۆ ئەنجامی بە فڵانی ئەنجامی دافرە زەریفە ئەمانە من ئەنجامیان توش بێ ئەنجامی بە دیاکە نایژێ پێ ئەچێ ئەنجامی بە ئات ڕەفێقەکەیشی ئێژێ ئەو ئەنجامی ئات بۆچە من نەچم ئەنجامی بەم ئێدە هەر بە ئەو شکڵا ناومەردمان چاولێگەریەکە. بەڵێ ئەژێ تەغیری کردگە ئیسە زەریفتر بووگە منیش حەزەکەم ئەنجامم یا با کەم نێرم منیش ئەنجامی بەم وانە. تا چ ڕادەیەک تۆ موافقی تەک عەمەڵ هەر خۆت تەک عەمەڵی زیبایی عەمەڵیاتی زیبایی؟ عەمەڵ زیبایی تا حەد زەریفە و قەشەنگە لێ باقیەکەی فرە ئەنجامی بات فرە غێرە تەبیعی و ناشرینە. سرێکی فرە غێرە تەبیعی ئەنجامیە دلیلی چەست بۆ وەسەکە زیاتر بێنە بەرچاو زیاتر خەڵکتەوە گوێیان پێکاتەوە شایان کات؟ فرە ئەنجامی ئان با بێژن ئەوش ئەنجامی داگە ئەش ئەو کارە ئەتانێ ئەنجامی با کردیە ئەچێ کولدەن خۆی دەموچاوی کە هیچێ بەدەنیشی پێکەتراشیەکە با بێژێ ئەو ئەنجامی داگە یاخۆی بێژێ منیش ئەنجام داگە ئەتانم ئەنجامی بەم. دلیلی ئامە چەست خۆتانەژن پێکەتەراشیش فرە و بووگەسەوە یانێ ئەمە شتێکە کە ئێمە فرە خەریکین ئەیوێنین لە ناو کۆمەڵگامانە. هەر جیا لە چاولێگەری ئایا هۆکارێ تریشی هەست؟
کارێتری نییە فقط بەخاتر چاولێگەریە کە بێژی منیش ئەنجامدا بۆ چەنە هەسی ئەو کەسە خۆی قبول نییە بەم هەیکەڵە و بەم ئەندامە یا وەرزش حەز پێ ناکات وەرزش ناکات و ئەوە لێ خۆ ئەندامێکی ڕێکوپێک و جوانی گەرەکە لە خۆی کە زیاتر بێتە چاوە و ئەمە هۆکارێکی توانێ سۆشال میدیا بێ یانێ ئێمە چۆن بەرەو سەنعەتی بوو نەچین لە جامعەی ئێمە بگنە سەبایسەوە کە نمونەیەک هەیکەڵ و ئەندامیان کردگەسە برند کردگیانە ملاک کە گشتی حەزەکا بەوەوانە یانێ جاران هەر هەیکەڵێکت وای مشکڵێنەوە ئەگەر چاخ بواتای لاغەر بواتای بەرز بوای کۆتا بواتای وەلە ئیسا شتێکی وەک مۆدل و مدلینیان بۆی مە دروست کردگا کە خاتونێک جوان ئاموژیگی گەلە هەست کە ئەندامێک ڕێکوپێکی بێ ئیسە لە بۆ سوورەتە ڕێکوپێک لە دیدگای سۆشال میدیا و ئەمە بوو بایسەوە خاتونەکانمان فێر بن بڕن پێکەر تەراشی بکەن تەزریق چۆری بکەن وانە وەلێ ئایا بە وەرزشکردن و ڕژیمی غەزایی سالم و زندگی سالم چەتوانین بگەین مەمە ئەگەر بۆ وەرزش بێ بەڵێ وەلێ ئەو بنیامگەلە کە ئەچن ئەو پێکەر تراشی ئەنجامان بەنظرم خۆیانیان ئەو جۆرە کە ئەشێ بێت قبول نییە خود وەرزشکاری خاتونێکی کە وەرزشکاری وە شۆکارەکەی وانە خاتون تۆ چەند ساڵە کە خەریکی وەرزشی و ئەو هەیکەڵە میزانە ئەو فیکس بوون تە بەدە ساوەرگە لە وەرزشەوە لێ بۆچە خاتونەکانمان ناین ئاواکارێ بکەن لە عوەزی ئەڕن بە تاوێکی تر و بە جەڕاحیگە لێ سەقیل و سەنگین فشار تێرن بۆ خۆیان کە هەیکەڵیان عوەز بێت ئێمەیان شاید عەلاقەیان بە وەرزشکردن نەوێ یا شاید وەختیان نەوێ یا شاید واقعا هەر خۆشیان نێت کە ئەو لە تەریق ئەو وەرزشە ئەو وەختدان بۆ ئەو وەرزشە کە ئەو هەیکەڵەوە خۆیان گەرەکیانە بێتیان دروستە وەخت دانانن یعنی حەزەکەن زوو گەین بە نەتیجە بدونەوەی کە زەحمەتی بۆ بکێشن وانە چۆن هەر شتێ سەختی خۆی هەست بە تایبەت وەرزشکردن و غەزا دروست خواردن خۆ خاتونەکانمان سریکیان ناواقعەن ناتوان خاتونمان هەست کە دەستی کولن خرخاڵاوە تەڵای فرێکا بەقۆیەوە لێ دەمودیانی ناگەی پێیان ناگەی بە سلامەتی خۆیە ئاڕایشێک فرا کاولێ ناگەی بە سلامەتی لە شوجە سێ خۆیەوانە ئەم بیر و باوەڕە چۆن ئەوەسکێن لە ناو خەڵکە بەنظر من ئەشێت خۆت لە هەرچی شتە مهمتر دانی کە ئەو وەختەوە بۆ ڕفێق خۆدایەنی بۆ هەر کەیتر دایەنی ئەو وەختە ئەو تایمە بیت بۆ خۆت داینی لەبان خۆتەوە کارکەی مهم نیە چ لەبان هەیکەڵتەوە بێ بۆ وەرزشت بێ بۆ ئەخلاقت بێ ئەشێ ئەو وەختە ئەو تایمە بۆ خۆت فرەتر دانی ئەو ئەرزشە فرەتر بۆ خۆت قایل چۆن چە بکەین کە کەنیشکەکانمان فێر بن خۆیانیان خۆشگەرەک بێ ئاوا کە ئێژی چۆن تا خۆتۆ خۆش نەگەرەک بێ وەخت دانانی بۆ خۆت ئەشێ بەخۆت ئەو ئەنرژی گەلە بێ کە دانێک ئەوینی تۆ بەخۆت بێژی من نەکە بێژی من لە خۆم بانترم و لە گشتی بانترم و بەخۆت مەغروربی وەلە ئەشە فێربی کە خۆت و لە هەر بنیامێ ناوزنگیتا فرەتر خۆشگەرەک بێ چۆن بگەین بەما ئەمە هەڵگەڕتەوە بە نۆعی پەروەردەبوون لە ناو ماڵە کە ئەم دایکە ئەم باوکە و مناڵە فێرکە محەبەتی پێ بکات و بزانێ و مناڵە ئەرزشمەندەوە بۆ مناڵە باوەڕێ بات کە ئەم مناڵە بنیامێکی ئەرزشمەندە بنیامێکە کە لایەقی خۆشگەرەک بوونە کە خۆی بۆ خۆی احترام قایل بیانێ بینەوە سەرباسی اعتماد بە نەفسەکە باوەڕی بێ بە خۆی وانە پس خاتونەکانمان باوەڕیان نییە بە خۆیان ئەگەر من باوەڕم بە خۆم نەوێ ئەنە خۆمم خۆش نەگەرەک بێت خۆمم قبول نییە وەختی خۆمم قبول نەوێت لە قیافەی خۆم رازی نیم وانە بە شۆن خاستر لە خۆم ئاگەڕم خاستر لە خۆمەوێ نمێژم چ خاسترە منیش کاشووە بۆیمە لێ ناژم منیش خۆم خاسم بەس ئەگەڕم دەستکاری سوورەتی خۆمەکەم دەستکاریە هێکەڵی خۆمەکەم دەستکاریە کە لە ڕووی عەیب و موشکڵە نییە دەستکاری کە خۆم تەسمیمەگەرم وا بێ وانە چەندێک تەک ئام قەزیە موافقی ئەشێ لە ئەوەڵاو کە تۆ بنیامێک ئەوینی ئێژی کاش منیش وەک ئەو بواتایمە لێ بە نەزەر من وەختێ خانەوادەیەک مناڵێکیانەوێ فەرق ناکات چە کوڕ بێ چە کەنیشک بێ ئەشێ ئەو مناڵیانە بگەین بە ئەو باوەڕیانە کە خۆی گەرەک بێ خۆی کە هەر ئاوە جۆرەکە هەم قبوڵیان بێ یانێ بچن بە شۆن هەر شتێکاوا خۆیان خۆشیان تێ قیافەیان کە هەر بۆ جۆرەوە هەر قبوڵیان بێ
نەشتەرگەری جوانکاری لە پێناو خزمەتی مرۆڤایەتی دۆزرایەوە، بەڵام مرۆڤ و کۆمەڵگای بەرەو ڕێگای تراویلکەیی برد. لەم نێوەندەشدا ژنان بەبێ ئەوەی هەستی پێ بکەن و بیری لێ بکەنەوە قوربانی یەکەمی ئەم دیاردەیەن و لە بازنەی سەرمایەداریدا وەکو کاڵا مامەڵایان بەرامبەر دەکرێت. لە دنیای مدرنی ئەمڕۆدا ڕۆژ لە دوای ڕۆژ مرۆڤ زیاتر لە سروشتی ڕاستەقینەی خۆی لادەدات، شێوەی بنچینەی خۆی لەدەست دەدا و بووە بە کەسێکی دەستکرد و خۆی پێشکەشی کۆمەڵگا کردووە. بەشێک لەو کەسانی کە نەشتەرگەریشان نەکردووە بەهۆی کاریگەری زۆری تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەو کەسانی لەو بارەدا دەرکەوتون ناتوانێت لەگەڵ جەستە و شێوەی خۆیدا ئاسوودە بێت و سروشتی خۆی پەسەند بکات. بە واتایەکی دیکە لێیان بووە بەگرەیەکی دەرونی. سروشت و جوانیەکانی مرۆڤ ناتواندرێت پێوەر و بنەمایی بۆ دابدرێت، لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی دیکە گۆڕانکاری بەسەردادێت. ئەوەی ئەمڕۆ لای زۆرینەی خەڵک جوان و نمونەیە چەند ساڵێک بەر لە ئێستا یەکێک نەبووە لە پێوەرەکانی جوانی. ژنان لە نەشتەرگەری جوانکاریدا پشکی شێریان بەرکەوتووە. نەشتەرگەری جوانکاری لووت بە پلەی یەکەم دێت، دوای ئەوە نەشتەرگەری پێڵۆکانی چاو، دەرهێنانی تەوری ورگ، جوانکاریەکانی ڕاکێشانی دەم و چاو، بەرزکردنەوەی برۆ و جوانکاریەکانی سینگ. ئەم نەشتەرگەریانە هەریەکەیان مەترسی و زیانی گەورەی هەیە. ئەگەر ڕاستەوخۆ کاریگەریشان دەرنەکەون بە تێپەڕبوونی کات زیانەکان ئاشکرا دەبن. چەندین کەس هەن بەهۆی هەڵەی پزیشکان تووشی گرفتی درێژخایەن و شێواوی لە ڕوخسار و جەستەیاندا بوون. خاتونێک چالاکە، خاتونێکە کە لە ناو کۆمەڵگا زیاتر هاتوچووی هەست، بیرروباوەڕتان گەورەترن نسبەت بە خاتون گەلێکی دیکە. بە بڕوای جەنابەت ئەوەی کە خاتونێک بگەیە بەخۆی و جوانکاری کا لەسەر خۆی و ئەندامی و چاوبڕووی و دەم و چاوی و تا چ ڕادەیەک خاصە، تا چ ڕادەیەک نا، تا ڕادەیە کە بتوانێت ئاسیب نەگەینێت بە ئینسان. یعنی زۆرتر لەوە نەوێت کە باعث بێ ئینسان ئاسیب بگەێنێت بە سلامەتی خۆی، بە پۆسی، ئەمانە زۆر گرنگە. هەر لەم بوارە چاولێگەری فرێش هەست. ئەگەر تماشای بکەیت ڕێزۆبیتەوە بەسەر مەسئلەکە، ئەم چاولێگەریە چۆنەوینیت؟ شتێکە تەبیعی ناو هەموو خاتونەکان و ئیسا گەنجەکان هەمیشەم چاولێگەری هەر بوو، لە قەدیمیش هەر بوو تر بگەیتە ئیسا. شتێکە تەبیعی وەلە یەتر فرەبوونیشی خراوە. بعضی وقت ئێمە چاولێگەری مثبتمان هەست و منفی. مثبتەکە بعضی وقت باسەوێت کە ئینسان تأثیرێک خاص دابنێ لە بانی، وەلی منفی باعثەوێت کە ئینسان تأثیرێک غەڵەت دابنێ لە بانی و بە ئەنازەی خۆی. بە ئەنازەی خۆی. ئەم ئەنازە نسبیە، وانە یانێ هەر کەسێک نۆرماڵ بوون و شتێک لە حەد ئەعتیداڵا لە بیر و باوەڕ خۆیە بە جۆرێک ئەوێنێ. ئێوە چۆن ئەوێنن؟ وەڵام من تایسە خۆمە و منەوەگەکەم چاولێگەری منەوەگە تایسە لە زندگیما و هەمیشە بۆ شتێک کە خۆم حەزم کردگا بم و حەزم کرد کە خۆم بم ئەعتمادم بووگە، ئەعتماد بە نەفس خۆم حفظ کردگا و مهمیش نییە کە مثلا نازانم ئێستا ناو فرێک خانمەکانە ئەمە هەست کە ئایا زەریف بن، ناشرین بن، فلان لیباس لەبەر یان نابێ فلان کۆش، چۆن مثلا من لە فلانی سەرتر بم، کەم نێرم. ئەمانە فرە مهمە، وەلی خۆب ئینسان بە ئەنازەی خۆی توانای خۆی شتێکە خوا دایگە هەر تۆنسانەکانی زەریف خەڵق کردگا، وەیتر لە بەعزێکیە ئەمە ئەو ئەعتماد بە نەفسیانە کەمە نسبەت بە خۆیان. ئەم چاولێگەریە لە چه سەرچاوکە ئاگرێتەوە؟ چاولێگەری نسبەت بەوەی کە تۆ ئەوێنی کەسێک جوانکاری ئەنجامە بە دەموچاوی خۆیە و دانێتریش بێەوەی کە پرسیارکە یا بپرسی یا تاقیقێک بزانێ خاسە خراوە ئاسن بە ئەو تێسن احتیاجی هەست ئەم دەموچاویە ئەمەیگەڵیە ڕێویش حەزی پێکات و ڕەنجامیە. خب پرسیارکردن فرە خاصە، ئەوەی کە ئینسان لە کەسێک کە زاناسا لەم زەمینە لەم بوارە پرسێت فرە کۆمەکیەکات، وەلی بعضێ وەختگەل ئێمە بێوە کە فکرکەینەوە بە پرسین خۆمان بەدەست خۆمان خوا نەخێن چاڵیانی جۆرێک کە ئاسیب بگەێنێتە خۆمان. شاید کەسێکە ئێستا جوانکاریەکە لەسەری پێ جوانە پێ ئەکەفێت زەریفە، شاید بە کەسێتر نەیەت واقعاً. ئەم چاڵێگەری هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بڕوای بەخۆی نییە ئەو بنیامە. ئەمیش کە هەست 100%، یعنی بەتامین بێژین 70% ئەمیش تاسیری هەست، یعنی کەسێک ئەعتماد بە نەفسی لە دەست بە
100% با تاثیرێک منفیدانێ لەسەری وە فرەتر سەوقیات بەروز جوانکاری هەر ڕۆژ خۆی بە جۆرێک دەربێت تا بگێتەوە کارگەری ئێستاەتمان بەنفسی بەدەست بێرێت و یاوە باوەڕە بەخۆی ئیتر بەستگی بەخۆی هەست ئینسان خۆی تەکان بات کە بتانێت ئەو ئەنگیزە ئەو ئەعتماد و نەفسە لە خۆیان ببینێت پیا کات و نەخۆی بناسێت تا بتوانێت بۆ ئەنازە بگێت کە ئیتر مەسەڵەن ئەونا چاڵیگەری نەکات یا باعث نەوێت کە ئاسیب بگەێنێتە خۆی باعث نەوێت کە خۆی تووشی زەرەر و خەسارە بکات تا چ ڕادەیەک ئێمە ئەتوانین کارکەین بەسەر خۆمانە کە ئەو بیر و باوەڕەوە احتیاجمان ئەست لە ڕێگای تریشەوە بەدەستی بێنین شاید بەستگی هەسە لە باز ئینسانگەلا بگەرێکیان بگەین بە ئەوەی کە خۆیان بە خۆدشناسیک لە خۆیان بگەین توول بکێشێت و زەمانیشە کە ئەمە باعثەوێت کە ئەو ئینسانە بۆ نەتیجە بگەیت بۆ خۆدشناسی لە خۆی بگەیت بعضی وەختیش لازمە ئینسان دانیشێت گا هەندێک خۆیان فکرۆ کاتەوە یعنی من دیگمە کەسگەلێکیش کاتکەم پرسیگیانە لێم فرە ڕەوشگەلی ڕاحەتە مثلا خۆ ئەتوان قەڵەم و قازڵ کاغەزێک دابنن ئەو شتە کە خۆیان ئەوینن لە خۆیان ناوینن یادداشتیکەن ئەو شتێکە گەرەکیانە پێ بگەین یادداشتیکەن بزانن واقعەن ئەو جۆرە کە فکرەکەن دروستە یا غەڵەت ئەمە فرە مهمە ئەوی کە دابنیشن بە خۆیان فکرۆکەنەوە بە عادەت و بە بیر و بە باوەڕگەل خۆیان فکرۆکەنەوە بزان ئایا چەندێک دروستن بیر و باوەڕیانە جۆرێک نەوێت کە بعدەن ئەگە گەرەکیانە ئیسە کارێک شڕۆکەن جوانکاریکەن لەسەر خۆیان لە سەر هەر شتێک ئەوەڵ قبلی فکرکەنەوە بعد شڕۆکەن ئەمە فرەکەم پێیاویت چۆن کەنیشکەکانمان فرەتر وەختیاندانە سەرەوەی کە ئیسە چۆن هانە ناو ڕفێقا قۆم و ئاشنا و کەس و دووروبەریان شلۆقە شتێکە ئێوێنن فۆری حەزەکەن بڕەنجام بن و ئەو وەخت و زەمانەدانانن بۆ خۆیان کە بزانن چەکە درسە و چەکە خراوانیە واسە کەم مشکڵ ئێمە کاوەسە کە کەمتر فکرەکەینەوە و بێدونای کە فکرکەینەوە ئەماڵەکەین کارەکە ئەنجامی وەرنا لە هایەتا منجەرەوێت کە خەسار و زەرەرە زیانێک بێ فرەتر لەوەی کە بیرکەینەوە فرەتر لەوەی کە خۆمان تەقویەتکەین لە بوارێ دەرونی و زیاتر حەزەکەین بگەین بە زاهری خۆمان ئەوڵەت ئەمە شتێک ڕاو نییە هەرچی ئینسانە حەزەکە بگەیت بە خۆیە وەلێ سریک لە ئەم گەیشتنگەل بە خۆمانە بێتە شامڵی عەمەڵگەلێک کە شاید احتیاجە و شایەتیش احتیاج نییە ئێمە سریک چۆن علم و تەکنۆلۆژی هەر ڕۆژ تەقویەتە بێت سریک لە عەمەڵگەل و جەڕاحیگەلێ هات کەسە ناو بازار کە بووگە بە مۆد بۆ بازاڕێ بۆ خۆی بازارێکی خستکە سەر ڕێگە کە فرێک لە جوانەکانمانی دەرگیر خۆی کردگە بۆ ئەماشی چە بکەین مۆدگەرایش خۆ تاسیری هەست کە ئینسان خۆپیسە سوشیال مدیاش تاسیری هەست ئینسان گەلێک کە ئینسان خەریک کارێک تەبلیغ و مۆدن ئەوانیشە تاسیری هەست خانەخا ئینسان تواشاکە خۆ ئەمە تەبیعیە ئەمە ناو سوشیال مدیا تواشاکەین سەرچەکەین نایگان شتێک ئەوینین ئیسا لە هەر بوارێکەوە بێت حەزی پێیەکەین دۆ لەحزا وا بدونێکە قبلی فکرکەینەوە زوو وارد ئەمەڵاوین ئەمیش ئەم کارە بکەم ئەو کارە ئەنجام بم وەلێ تەبیعەتەن من نظر خۆم ئەوەسە چۆن خۆشم هەمچین نەتیجەیەک دەستم پێیاگرێت ئینسان قبلی فکر کاتەوە واقعا چۆن ئینسان لە ڕوو ئەحساسەوە ممکنە یەک لەحزە تەسمیم بگرێت کارێ بکات و دوای وەختێکانە ئەچێتە ناو کارەکەیانی حتا بگە لە نیمەی ڕێگەکەیشەوە پەشیمانەوە بووگەسەوە دێتە هیچ کارێکی نەیتوانی کە پێ ئەنجام بات چۆن دێتە تازە کارەکەی کردگە و بەقەڵ معروفێژێت
مەکان ئەوێنن بیر و بڕوای خۆ خانمەکان چەس لەسەرەمە. وتم لە ئۆڵیشەوە پاسمان کرد لەسەری سریک لە خانمەکان واقعان مخالفن تێکیا بشدت سریکیان ئەسڵ هیچ علاقەیەکیان پێ نییە سریکیشیان نەفرز دۆخی بووەکەن و حەزی پێ ئەەکەن دەستخۆیان نییە حەزەکەن ئەنجامی بن حتا ئەگەر بۆ یەک دافەج بووگە حەزەکەن تەجروبەی بکەن خۆیان بگەین بۆ ئەمەی کە حەزی پێ ئەەکەن لەسەرەوەسەکە دیگیانە لەم لاولۆلا کە کەسی دیگە ڕازی بووگە هەڵبەت ئەم سری ناوفەزای ئینستاگرام ومانجا فرە تاسیری هەست ئەوە بە ئاوتاوە کە مەسەڵان ناوپێجەکان ناوێنی تعریفەکەن لە کارێک فرێک لە مشتێکان تێن مەسەڵان ئێنە نیشان کە من ئەوەمە دیگە فرە حەزی پێکەم شتێکیشی لەسەری نازانێ مەسەڵان نە تەجروبەیەکی هەست نە تەخەسوسە هیچ چیکواخان لە موردیەوە نازانێت کە ئەسڵ بۆ ئەو ئەوێت ئەو چتا یان ناوێت بە بۆنەوە باسی چاوەڵێگەریەکەم کرد دیگە مەسەڵان من ئەمەمە دیگە فرە حەزی پێکەم فرێش هەر بە ئەو ڕۆژە دانریاگە شتێکە کە شاید بێژم هێشتا حەزی پێکە حەزەکان من ئەمە تەجروبە بکەم لە حاڵێکا مەسەڵان بۆ سریکەس واقعا ناکردی من تۆزیحی بۆ ئاین مشاورە کە ئەمە مەسەڵان ئەم کارە لەبان ئەم پۆسە لەبان ئەم چاوە لەبانەوە ناکردی ئەگەریش بکردی ئەم مۆدێلە ناکردێت ئەم تکنیکە ناوێت شتێتر ئەم پیشنەهادەکەم کە بە تۆ ئەمە ئەنجام بی ئەمە بەسەرتە ئەمە بەکارتەخوا ئەمە پێتەکە پێ ناخر من ئەومەتی کە مەسەڵان ئەوە زەریفتر بووگەوە تعریفی لایکی فرزانێ حەزەکات بە دەستخۆی نییە مەسەڵان فەزای ناو ئینستاگرام فرە تەسیری هەسام ڕۆژگە لە واقعان لە ناو کارێکی ئێمە هەرکەتێت و گوشیەکەی هادەستی و بەلەویش من مەسەڵان ئەم مۆدێل مەگەرەکە سۆشال میدیا هەروواکە خۆشتان شارتان کرد برندێ لە خانمگەلی بۆمان دروست کردگە کە خانمێک جەزاب ئاموژیگی گەلی هەست ئەم خانمێکە بەم هێکەڵا بەم ئەندامە بەم دەم و چاوە بەم شێوازە قژە و ئەمە بوو بەسە باعیسەوە کە تەرفداری بێەوە نەسڵی جوانێ ئێمە خاتونەکانمان زیاتر بەرەوە ئەو شێوازە بڕن بێژن خانمێک زەریف ئەمە سەپەسمنیش ئەشێ ئەم ویژێگی گەلمە بێ و ئەگەر نەی بێت هەتا لە دەم و چاویە هەتا لە هەیکەڵیە دەستکاریە خۆی ئەکات کە بگەیە بۆ ویژێگی گەلە ویژێگی گەلیە بێ وە جەزابتر بێت نەزەر ئەمە چەندێک ئەتوانین بەری بگرین باوجودەوەی کە ئێمە ئایسا هاینە عەسری تەکنۆلۆژیەوە ها لە بەردەستگشتیەوە من خۆم یەکی چونکە کارەکەم ئەمەسا هەر بەغیرەزەوەی چاکە هەر ئەم کارە ئەنجام بم واقعان حەزەکەم کە خانم بێت بگەین بە خۆیانە تەوەجۆیان بێ بە خۆیان مراقبەتکەن لە خۆیان چون هیچی وەک مووی سالم نییە وەک پۆستێ سالم نییە ئەمانە کە حەزەکەم مراقبەتی لێ بکەن کە کاریان نەکێشکێتە ئەو جێگەلە کە دەستکاری بکرێت من ناتانم بێژم خۆم هەر خانمێک کە ئەوێنم کە بزانم واقعانیش کەم دانێ بخۆی من واقعا مشاورێ پێم تۆزیحی بۆ ئەم بچ ئاواتی کردگە بە پۆست حیفە ئەم پۆستە حیفە کە ئەو ناشێ بچە ئەوە لەکی بێت بۆ چەشێونە جۆشی بێ بۆ چەشی ئاوا بێت نەگەیت نیە وەلێ ئەو کە ئەوێنین ناو فەزای مەجازیە ئەوێنین ئەو چتگەلا تۆزەح بە ئام بۆیان ئەو کەس خانگەلەوە ئەوێ ئێژناوە ئشارەکەن کە تێنێژن هەمچین شتێکمان گەرەکە تاوە جێگە بتامە مشاوەڕیان پێ ئەوانیشە ژۆرنم سفرە عکسکەلەکەن ژۆرناڵین فرێکن مدلن کە ئەو کارگەل ناتین کامڵ گشتی لەبان یەک نەفەرەوە حەزەکە گشتی سریکی حەزەکە ئەوانە گشتی کامڵ ئەنجام بە گشتی پیادەکە لەبان سوورەتیەوە وتمەمە کاریگەری سوشال میدیاس لەبان ئەندامی حەزەکە ئەنجام بات وەلەکان خۆ تا ئەو جێگە من بتانەمەوەی کە واقعان دڵسۆزانە مشاورەهام بۆ مشتری و بە عنوان دوایین پرسیار من پێشنیاری ئێوە بۆ خاتونەکانمان چەسبەوەی کە خانمەکان زیاتر بگەین بە خۆیانە وەلێ ئەم چاولێگەریە نەوێت ئەم بە شێوازی غەڵەتە یا زیابوونێ ئەم عمەڵیاتە کەمەوە بێتەوە لە بینمانە خانمەکان تا ئەو جێگەیانەکان بتانن و وەختا بنن بۆ خۆیان بازم هەر کەمە لە هەر نەفقەت لە بانزیباییانە پۆستیانە لەبان ئەوەی کە یەکێک مراقبەتەکە وەختدابریانەکە بۆ پۆست و بۆ سوورەت و بۆ زیباییان و بۆ سڵامەتیانی وەرزش بێ هەر شتێ بێ هەر چی وەختا بنن بە خۆیان هەر کەمترێکە وەلێکان بە شێوەی سەحیحاکەی دروستەکەی قبل لەوەی کە گەرەیان هەر کار بکەن واقعان لای کەسێک کە تەخەسوسی ئەوەسا ئیسە بۆ هەر کارێکە بۆ هەر تکنیکێکە لەبان سوورەت و ئەندامە واقعان کەسێک دڵسۆزە کاری تەخەسوسی ئەوەسا دڵسۆزانە مشاورە بگرن جا کارێکیان ئەنجامن کە ئەفرە کەسیشە چونکە دوایەوە پەشیمانەوێتەوە دوای پەشیمانێکەدا بکەیتەوە بازە مەراحلە ئەوەڵگەکە خۆی فرە زەمانەوە توولەکیشێ یا
ئەیانە بەدەست کەسکەلێکەوە کە تەخەسوسیان ئەوە نییە واقعان دوایشە کارەکە خراوەوێ جۆرێکەوەی کە هیچ واقعان ئاواتە خوازن بە سوورەتە قەبلەکەی خۆیانەوە ئاینە تواشان بکەن. نەشتەرگەری جوانکاری لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و جیهان گرنگێکی زۆری پێدەدرێت، چونکە هەندێک کەس بەهۆی ناڕازیبوون لە شێوەی ڕوخسار و بەشێکی جەستەیان هەروەها بۆ دەرکەوتنیان بۆ شێوازی خۆیان مەبەستیانە پەنا دەبەنە بەر ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری. هۆکارەکانی ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری ناپێویست بۆ بڕوانەبوون بە خود دەگەڕێتەوە. زۆر جار هەندێک لە چارەخوازان تەنها لەبەر ئەوە جوانکاری دەکەن کە هاوڕەکانیان جوانکاری کردووە، ئەمانیش ئەنجامی دەدەن و جگەلەوە بەکارهێنانی سۆشیال میدیا و کرانەوەی کۆمەڵگەی کوردی هۆکارن بۆ ئەنجامدانی جوانکاری. یەکێک لە هۆکارەکانی ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری ناپێویست بۆ بڕوانەبوون بە خود و گرنگیدان بە ڕوخسار دەگەڕێتەوە. ئەمەش لە کۆمەڵگا تازە گەشە سندوەکاندا زیاتر ڕەنگی داوەتەوە، چونکە کەسەکان بە پێی ڕوخساریان هەڵدەسەنگێندرێن. لە ئێستادا ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بایەخێکی زۆری پێدەدرێت و بەکارهێنانی سۆشیال میدیا و کرانەوەی کۆمەڵگا بەڕووی جیهاندا هۆکارن بۆ زیاتر ئەنجامدانی ئەو نەشتەرگەریانە. ئەمە جگە لە دەرکەوتنی چەندین کتە مۆدێر و ڕەکلامکردنیان بۆ ئەنجامدانی جوانکاری. هاوکات هەندێک لە میدیا کوردیەکان ڕەواژ بۆ مۆدلانە دەدەن و چاوپێکەوتنیان لەگەڵدا ئەنجام دەدەن کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کاریگەریان لەسەر کۆمەڵگا و بەتایبەت کسان و ژنان هەیە. ئەمە زاتە بنیامەکانە کە حەز بە جوان بوو نەکەن و حەزەکەن هەمیشە جوان بمێنن، جیالەوە حەز بە جوانکاری شەکەن لە گشتی جوانتر بن، یعنی زەریفتر بن. ئەمە چەندێ بووگەسە باعثەوەی کە دانێ خانم فرەتر حەزکە جوانکاری بکات و بە شۆنیەم ئەمەڵگە لە بڕێت تا حد قەشەنەکە لە حد تەبیعیە ئەنجام بە معمولی بێ لەوە فرەتر کە بگوزارێ کلەن دەموچاویان لە حد تەبیعی خۆیان کە ئەشێبێت ئەگوزارێ. گەرمەبیژم خاتونەکان حەز بە جوان بوونەکەن. ئامە چەنێ بووگە باعثەوە کە ئێمە فرەتر حەزکەین کە ئەم ئەمەڵگە لە ئەنجام بین. هەر ئەوە ئەکەنە بەهانەی بۆ خۆیان کە بێژن ئێمە خۆشمانتر لە گشتی زەریفتر بین، پیشگیری بکەین لە ئەوە کە دەموچاومان دێت چروک بێت و دێت پێبین. هەر ئەوەکەنە بەهانەیەک بۆ خۆیان کە بچن خۆیان تەغیر بن. ڕفێقەکەم شتێکی ئەوێت منش ئەژم ئەشە حتمما ئەو شتمە بێت. ئێتە هەر ئەوە ئەوێتە نوعی چاولێگەری. چاولێگەری چەندێک کاریگەری هەست لەسەر ئێمە گەلا لە ژیانمانە، چەند تەئسیری هەست. بەنظرم هەر ئەم چاولێگەری ناومەرنافی ڕایج بوو بە کە ئەگەر دانێت شتێکی بێت کۆلەنە لە هەر زیبایە شتێکی بێت ئەو دانەکەشتریش ئێژێ بامش بشم هەر ئەو شتمە بێ بۆچە من چەم لە ئەو کەمسەکە ئەو بێتی وەلێ من نەمبێت. جا ئەمە ئەشی چۆن بەری بگیرگە یا کەمەوە بێتەوە هەر کەمەوە بوو گەسە و یا ئیسیشە هەر هەست. بەنظر من ڕۆژ بە ڕۆژخەری کە فرەترەوێتەوە ناومەردمە، دیانە هەر ڕۆژ چبکەلێت جدیتر دێ خانمێک ڕفێقەکەی ئەو شتە جدیدیا بێت ئەو دانەکەیتریش ئێژێ بامش هەر ئەو شتمە بێتەوە. و ئیتر ناپرسێ دەلیلی چۆنە بێ هیچ دەلیلێ ئەویش بۆری کەشش پێیاکە کە ئیسە یا دیگمانە ئەمەڵگەلی زیباییە وەکو ئەمەڵی لووت وەکو پرۆتێزی لە بوونە هەر شتێکە تەغیرێک ئیجاد کات لە بین خانمەکانە ئەمە فرەفرس و سەرچاوکەی ئەمە بە چاوینی لە چه ئەیوینیت؟ ئەمیش بازم 50% هەڵەگرێتەوە بە چاولێگەری
وواقعا سری ئەفراد هەن کە واقعا نیازیان هەست بە عەمەڵ جەڕاحیە وەی کە نەژم نیازیان نییە واقعا سریک نیازیان هەست وەلێ سریکتر نا هەر بازم هەڵەگەڕ بۆ چاڵێگەریە چۆن فلانی عملی کردگە پس منیش حتما عمل کرد بۆچە من چەم لەو کەمترە و ئەمە قسێکرد کە هەمیشە ئەژنەفین ئێوێنی مثلا فلان کەس فلان تاتۆی ئەنجام داگە پس منیش ئەنجامی بەم خب ئەمە ئەشە ئێمە فکرکەینەوە کە واقعا نەشئەتی لە چه گرگە ئەو یەک نەفەرە واقعا ئینسان سریک هەست واقعا تەوان ماڵیشیان نییە و ئەمە فرە ئەزیەتیانەکات و حتا باعث فروپاشی لە زندگیشیان بکە بەرفەرزێ مثال چۆن خۆشکی ئەم کاریە کردگان پس ئەمیش حتما بیکات تەوان ماڵی خۆیان تەکتیگەرانە مقایسەکەن حەزەکەن خۆیان زووتر بگەێنن بۆ دەرەجە کە ئەوان هەن وەلە لە سەمتێک کە تواشاکەن غیرە زەرەر نەوێت تأثیرە زەرەر و زیان نەوێت لە سەریان هیچ شتێکی تری نییە ئەمە فرەقەرێکین ئەیوێنین بە تایبەت لە منتەقەی خۆشمانە خاتونگەلێکن کە هیچ گونە ئەیبێکی شاید نەوێت لە دەموشاویان یا هەیکەڵیان وەلێ خۆ ئەڕەن ئەمەڵگەلی ئاوا سەختیش کە ئەمەڵگەل سەختێکیش ئەمەڵگەل زیبایی ئەنجامی ئەن و دۆرێنە قاحەتی فرێ هەست و هەزینەکانی شێرواکەوتان فرەهاسەرەوە ئەمە هەڵەگەڕێتەوە سریکی بەوەی کە حەزکەن تەئیدیان کەن حەزکەن مۆردەپەسەند بن فرەتر خۆشیان پێیان فرەتر جەزاب بێن بە چاوە جەزابیە تێدانی خاتون لە چاوینی ئەوەی کە قبل از ئەوەی کە خۆنە ئەعتماد بە نەفسی بەخۆی بێت ئەوە بیرروباوەڕی بەخۆی بێت کە قسەی دیگەران لەبانی و تاسیردا نەنێت زۆربەی کات ئێمە حەسادەتێکیشمان هەست لە دەروونمانەوە مەسەڵ نسبەت ئەفراد نسبەت بە یەک دانیشن مەسەڵ خاتونەکان ناوجەمع خۆ بەخۆڵ خۆتان هیچ ئایبۆیرادێکی نییە وەرە یەک نەفەر لە ڕوو حسادەتەوە بە خاترەوەی کە بێت باعث بێت دڵێشان ناڕاحەتی بە جۆرێک ئەم یەک نەفرە تەحریکات قساکات و لە نەهایدا مەسخەرەیەکە یا شۆخیکی پێکات ئەوش لە ڕوو ئەوە خۆی لە بەرچاوە کەفێت زاهرن خۆی لە بەرچاوە کەفێت و ئیتر لەناو دەرونیا وەکو شتێک ڕیشە ئەکوتێت کەم باعث لە ئەسەر قسەی کۆخەمان لە بەرچاومان خۆ ئیتر ئێمە ئەو کارە نەکەن کە هەمچین شتێک پێش بێت و قسە دیگەرانیش ئەوە بۆمان تا حدودێک مهم بە ئینسان ئەشە چتگەل مثبت لە نەزەرا بدرێت ئەیسا کە مەسەڵان من ئەچمە دەرەوە ئەگەر کەسێک تۆهینێکم پێ بکات مەسخەرەیەکم پێ بکات شۆخیم کە بەبێژە ئەی تۆ بەرفەرزە مەساڵ چاو ئاواسە یا لوتۆواسە قەرار نییە من بەرەساسە خاستەی ئەو خۆم بگۆڕم ئەگەر وا بێت ئێمە ئەشە هەر ڕۆژ خۆمان بە جۆرێک دەربێرین بە خاستەی قسەی مردم بێت ئەشە ئینسان هەر ڕۆژێک بیر و باوەڕێکی بێ هەر ڕۆژێک جوانکاری بکات هەر ڕۆژێک بە فرمێک خۆی دەربێرێت و هەر ڕۆژ زندگی بە مدلێک زندگی کات ولی اعتماد بە نفس ئینسان کە بەخۆی اعتماد بە نفس بێت بێژم ناتوانم من هیچ مشکڵێکم نییە زاهرە ئیسە چ ئەقەیبی کەس ئینسان مەقدارێک زاهر مثلا فرە کەسگەل هەست واقعا ناتوانن واقعا لە فرە زمینەگەلەوە ولی ئەوە اعتماد بە نفسیان هەست ئینسان ئەسڵ تواشایانەکات تعجبەکات بۆچە لە منتەقەگەل خۆمان ئەم شتە فراوینین هەڵە گەڕێتەوە بە کەمبوود اعتماد بە نفس و حەزەکەین خۆمان وەکەوان مەقایسەکەین وەکی گەل مەسەڵ وەک شوەرگەلتر وەک ئینسانگەلتر ئەمان خوب تاسیری هەست هەر کەسێک لە کشوەرگەلێکە کە پوشیش فرەتر مهمە خانمەکان زیاتر ڕوتێرن بە جوانکاری و کە زەریفی خۆیان بە شێوازێکی تر نیشان بن خب تاسیری هەزوەلێ بازم لە نەزەر منەوە ئەوە ناوێتە دلیلێ بێژم قانع کۆنەندا چەند دەرسەد بێژین قابلە قبولە وەرە دەی لە قانع کۆنەندە نییە بەخاتەوە خاتونێک بڕوانە خاتونێک کە ئەچێ هەتاڕێ بۆ مەیمانیک ئەشی حتمما ڕووسەریەکێ لە سەریە بێ شحتمەن لیباسی شۆڕ لە بەریە بێ شحتمەن لیباسێ بێت کە ئەوە ناتوانێت زەریفی خۆی نیشان بات و ئەم خاتونە تێ لە جیاواز لەو بە جێگەی ئەوە ئاڕایشی زیاترەکە وانە وەلە خاتونێکە ها لە جێگەیەکترە زندگیەکە خۆ ئەتوانێت قژی مرەتەب قژێک درێژی زەریفی هەست قژی باز کات یا بە هەر سوورەتی بیچنێتەوە قژی پەلکەی کات و زەریفی خۆی بە جۆرێتر نیشان وەلێ ئەم خاتونە لەم بە بۆنەی ئەمەمە بوت کە تێ لە شێوازێکی ترسفاداکە یانە چهرەی فقط ڕوونە هەڵە گەڕێتەوە بە مەحدودیەت خۆب ئینسان هەرچێ فەزای بەستەتر بێ خانەخا ڕوو بە فرە کارگەل تێرێت ئەمە شتێکە سابت شۆدا وەلێ لە جێگەگەلترم خاتونەکان وەختەی ئەتوانن جێگەمانە ڕیانست و ڕاحەتی ئەڕی بە شوون شتێترا بە جۆرێتر خۆت باوەڕکەی بە جۆرێتر خۆت پەیاکەی نایت لەسەر ئەوەی کە مەسەڵەن
لوتت عملكەی لوتت شاید گەورە بێت قەیچاکە وەل ئەمە تەقەبوونیە ئەمە بووگەسە ملاکێ بۆ تۆ بووگەسە شتێک لە ناو زەهن تووە کە خانمێک زەریف خانمێکە کە لوتی بچک بێت خانمێک زەریف خانمێکە کە مەسەڵەن گونەی بەرجستە بێ گۆنای بێت خانمێکە کە هلکی ئۆفتادەنەوەی بڕۆی پڕ بێ یا بڕۆی باریک بێ ئەم شتگەلێکیشەکە هەروە کە خۆتوتۆ مۆدا واگە قرار بێمە بەمە زندگیکەین ئەشێ ژیانمان هەرچی ڕۆژە بگۆڕین وانە وەلێ بازم هەست بازم خەریکە فرەترەوە ئەوێتەوە بە تایبەت لە ناو نەسڵی جوان خۆمانە لە ناو هاوسن و ساڵەکانمانە وەلێ ئەمە ئایا ئەتوانێت شتێ مفید بێت تا چ ڕادێک تا ڕادەی کە نەتوانێت ئاسیب بگەینێت خۆ ئەمە شتێکە تەبعی خاتونەکان ئەمە گەنجەکانیش هەتا شتێکە تەبعی حەزەکەن بگەین بە خۆیانە جوانکاریکەن مدل بگۆڕن ئەمە واقعان من ئێژم قبولمە شتێکە تەبعی ها لە زاتە هەر ئینسانێکە چۆن هەر ڕۆژ ئینسان حەزەکات ڕەنگێک کاتە بەری خوب لەبانە تاسیرە ڕۆحی ڕەوانی ئینسان و تاسیری هەست وەلێ ئەوەی کە ئینسان خۆی مەحدود و کات فرە مەحدود وکە یا ئەوەی کە جایگای خۆی لە موقعیەتە حیفزنەکان ئاسی بگەینێ بێت ئێوە وەک خاتونێک کە لە بواری جوانکاریەوە خەریکی ئیشوکارن بیرروبڕواتان چۆنە نسبەت بە ئەم چاولێگەریە و تا چ ڕادەیەک خاتونەکان بەرەو جوانکاری هەم پۆست و هەم لەشی خۆیان بڕن هەم بەرەو ئەمەڵیاتی بۆ تاکس و باقی ئەمەڵیاتی زیباییەکان بۆ خانم وە کلەن بۆ خانمەکان تۆسیاگەینکە بۆ زیبایی مۆراقبەت کلەن ئەمانە گشتیان هۆشیان بە خۆیانەوە بێت ئیسیسە جامعەکەش وای پێ هاتکە کە هەر ئاجیتە تەبێیە بووگەسە لە بین خانمەکانەکار ئەنجامی ئەم هەزی پێیاکەن وەلێکانەوەی کە تا چه حەد زیادە ڕەوی بکەن و چه حەدێکی ئەوەی کە وا لازمە واقعان ئەوەی کە وا لازمە زەروریە کەس زەمینەکەیە واقعان بۆ گشتی لازمە کە ئەنجامی بەن بگەین بە خۆیان کە زیبایی کە شتێکە خانمگەل هەر گشتیان خۆیان هەستیان ئەوەی کە نیگەهداری چۆن لێ بکەن و مراقبەتی لەکان نەگشتی مهمترە بەس ئەو ئەتەماد بە نەفسەکەش کە خۆتان فەرمووتان هەڵەگەڕێتەوە بازم ئەوەی کە هەر خانمێ وەختی و تایمی پڕ بێ وەختی پڕ بێ لە ئەو چتکەلێک کە ئەو حەزی پێ ئەکا ئیسا ئەوەی کە ئەو جوانی و ئەو سڵامەتی خۆیە حفز بکە یەکێک وەک وەرزشە وەک مراقبەتە چتکەلێکە هونەریە مەهارەتە وەختا بنێ بۆ ئەوانەی خۆی 100% ئەو ئەتماد بە نەفسە خۆی باوەڕ بکات کە ئەتانم ئەو کارگەلە بکە بیر و بڕوا بە خۆت چەندێ هەڵەگەڕێتەوە بە دەورانی مناڵی و شێوازی پەروەردەبوون من لە نەزەر خۆمەوە ئەوەی کەوا بزانم و نەزەر خۆم بێ بە نەزەرم هەڵەگەڕێت و کولەن بە دەوران مناڵیە بۆ باوەڕە ئەو ئەتماد بە نەفسەکە بە خۆت بێتت سریکیشی هەزمان کە بۆ هەمیشە هەر لە مناڵی و لە دەستیان داگا ئەوەی کە باوەڕیانە بە خۆیان نەوگەیسە بە جۆرێ بۆ جۆرەوە گەورە بووبنەوە شێوە نازانم هەر جۆرێ بووکە کە لە دەستیان داگە هەرتا هەمیشە هەستێکیانە سریکیشی هەست لە سنێکە ئەگەی بۆ نەتیجە کە نەوانیە من ئستعدادگەل فرەترم هەست من هەستم ئەتانم توانایی مەزگە بە شۆنجە شتگەلێکا بچم شتێکم لە دیگەران کەمتر نییە فرە شتگەلەتانم بێتم مشکڵێکم نییە لە لەحاز جسمی و لە لەحاز ظاهرەوە مشکڵێکم نییە هەرچێ چتە ئەتانم بەدەست بێرم فرە خۆشە دیکمە فرە کەسکلکە لە سنێکە شڕۆیان کرد و فرێش موفق بووگەن بنیامەکان لە زاتیانە لە تۆ بنیامەکان ئەم مشتەرەکە کە حەزەکەن دێر پیر بن و ئەم ئەحساسە جوانیە هەمیشە بێت
و حسێ ئەوەی کە هەمیشە جوان بیت و جاودانە بمێنی لە بین تۆ بنیامەکان مشترکەوە لێ وا بزانم شێوازەکەیان شێوازی خاصێک نییە وانە مەخصوصا بەبێن خانمەکانە کە خانمەکان هەم حەزەکەن هەمیشە زەریفتر بن هەمووی کە ترسێ پیربوونی شەوەی کە ئەترسن کە زوو پیربنیان هەست وەڵێ متەسبانە وتم کە ڕەوش نگاهێشتن ئەو جوانیە اشتباس فعلا فرە خەریکن دەستکاری ئەکرێت ئەو زەریفی تەبیعیە خەریکن دەستکاری ئەەکەن کە فرەتر خەریکە خۆیان هەوڵی ئان کە زووتریش متەسبانە بەرەو پیری بچێت ئەو پۆسە بۆ تەزریقکە لەوە ئەو دەستکاریگەلە کە تەکە و پۆسا ئەکرێت. لاساییکردنەوە و قبوڵ نەکردنی خودت هۆکارێکی دیکەی ئەنجامدانی نەشتەرگەری جوانکارین بۆ شێوە فراوانە هاوکات پەروەردەی خێزانیش کاریگەری هەیە. زۆر جاریش ڕوودەدات کە ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری ئاڵوودەی جوانکاری دەبن و هەندێک جار هیچ پێویستێکیان بەو نەشتەرگەریە نییە کەچی هەر ئەنجامی دەدەن. پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن کۆنتترۆڵی بەرنمەکانیان بکەن و بۆ شێوە فراوانە گرنگی بە کچە مۆدل و ڕێکرامکردنی ناڕاستەوخۆ بۆ نەشتەرگەری جوانکاری نەدەن. لە بەرامبەردا گرنگی بۆ بابەتانە بدەن کە دەبێتە هۆی زیادکردنی متمانە بەخۆبوون و گرنگیدان بە بەرزکردنەوەی توانای گەنجان. ئەنجامدانی جوانکاری وابەستە نییە بە باشی لایەنی ئابوووریەوە بەڵکو هەندێک جار چارەخوازەکان باری ئابووریشان خراپە بەڵام بەهۆی حەزکردن و ئاڵۆدەبوونیان بەردەوام دەبن لە ئەنجامدانی جوانکاری. پێویستە هەر تاکێک هەوڵ بدات جیاوازی و شێوەی سروشتی خۆی خۆش بوێت و پەسەندی بکات. بە تایبەتی ژنان ڕێگە نەدەن بەهۆی تێڕوانین و بنەمایەکی کاتی ببنە قوربانی زەینەتی پیاو سالاری و سیستەمی سەرمایەداری.